کە خەڵکی کوردستانی عێراق مافی چارەی خۆنووسینی خۆیان هەیە. کوردستانی عێراق بەشێک نەبووە لە عێراق، بەڵکو خرایە سەر عێراق لە ساڵی 1924دا. ئەویش بە قەرارێکی نێونەتەوەیی، بە قەراری عوسمەت الئومەم، کە تێیدا هاتووە دەبێ حکوومەتی عێراق حەقی ئیدارەی خۆی و زمانی خۆی و ڕێزی قەوم نەتەوایەتی، ڕێزی دیمۆگرافی ناوچەی کوردستان بگرێت. تەنانەت لە فەقرەیەکدا کە لەلایەن نوێنەری ئینگلیز لە کۆمیتەی عوسمەت الئومەم هاتووە دەڵێ ئینکارکردنی هەویەی قەومی ناوچەی کەرکووک هەڵتەکانەوەی قەراری عوسمەت الئومەمە کە ویلایەتی موسڵ بخرێتە سەر عێراق. پێویستە ئەم برا عەرەبەکانمان ئەم ڕاستیە بزانن کە ئێمە بە قەرارێکی دەولی خراوینتە سەر عێراق و ئێستاش حەقمان هەیە کە لەسەر بەعزە مەسائل پێک نەهاتین بە پێی قانونی ئیدارەی موقەت دیسان جارێکە بگەڕێنەوە بۆ نەتەوە یەکگرتووەکان. بۆیە پێویستە ئەم ڕاستیە باش ڕوون بێت لە عێراق کە ئەم دوو نەتەوەیە بە ئارەزووی خۆیان دایانەوەیەکە بگرن، یەکگرتنێکی ئارەزوومەندانە کە هەردووچیان پێک تێیدا متەساوین و بەها بڕیاری هەردووچیان ئەو یەکگرتنەوەیە دروست دەبێتەوە. بۆیە خۆمان خەڵکی کوردستان حەقی خۆمانە شێوەی فیدرالەکەی خۆمان و شێوەی هاوژیانی و هاو خەباتیمان لەگە برا عەرەبەکانی خۆمان تەحدید بکەین. لە سەرەکی ترەوە دوو مەزهەبی سەرەکی هەیە لە وڵاتە، سونە و شیعە. ناکرێت لایەکیان بەناوی ئەکسەریەت خۆی بسەپێنێ بەسەر لایەکەی تردا، بەڵکو دەبێت ئەوانش بە تەوافق بێ و مەبدەئی تەوافق سەرەتای تەوافق لە ئەنجومەنی حکمی عێراقیشدا قبول کرابوو. ئێستا شەرتێکی ئەساسیە بۆ ئەوەی ئەم سێ پێک هاتە سەرەکیە بتوانن پێکەوە بژێن و پێکەوە لە عێراقی نوێدا هاوکار و هاوخەبات بن.